بەڵێ دەچینەی تەوەری دومی بەرنامەکەمان ڕان سەبارەت بە پرۆسەی دەستپێکردنەوەی خوێندنە لە هەرێمی کوردستاندا. دیارە لەگەڵ نزیکبوونەوەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئامادەکارەکان لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستی پێکردووە و لەوبارەیەوە وەزارەتی پەروەردە ڕێگەیاندووە کە کتێبی پرۆگرامەکانی خوێندن بۆ ساڵی نوێی خوێندن لە 100% بۆ سەرجەم قۆناغەکان دابینکراوە. لەگەڵ ئەوەشدا ئێمە دەمانەوێت بزانین چ گۆڕانکاریەک لە پرۆگرامەکانی خوێندندا کراوە. بۆ ئەو مەبەستە لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانداریمان لە بەڕێز سەرتیبجاف بۆ بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان حەسەن سەرتیبجاف بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لا وەزارەتی پەروەردە کردووە. کاک حەسەن سڵاو لێبێت بانیت باش. سەرەتای پرسیارەکەمان لەو دەست پێ دەکەین ئامادەکاریەکانی ئێوە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ ئەم ساڵ چییە بەتایبەتی لە ڕووی دابینکردنی کتێبەوە بۆ سەرجەم قۆناغەکانی خوێندن؟ بەڵێ بەیانی بەڕێستان و گشت بینەرانی تەلەڤیزیۆنی کورسات خۆش و باش، هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم. بەڕێزان لە ڕێگەی بۆ ساڵی خوێندنی ئەمساڵ ئینشاءالله گشت ئامادەکاریەکان کراوە تقریباً لە ڕووی تەبعی کتوبۆ. خۆتان نەزانن ئێمە ئەمساڵ هەنگاوێک لە بەسەرپەرشتی جەنابی وەزیر دکتۆر ئالان حەمە سەعید مەطبعەیەکی گەورە هێنایە کوردستان و عەقدێکی گەورە کرا. ئێستا هەموو کتێبەکان لە کوردستان تەبع کرێ و ئەمساڵ لە ڕووی چاپەوە 100% کتێبەکان تەبع کرێ و ئەکەوێتە بەردەستی قوتابیان و خوێندکارانی خۆشەویست. و ئێمە شکو بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام سەرجەمکارەکانی خۆمان تەواو کردووە. ئەوەی لەسەر ئێمەیە ئامادەکردنی CD کتێبی خوێندنە. ئەو سیدیانەمان هەمووی ئامادە کردووە و ئێستا لە مەطبعەیە و مەطبعەیش بە بەردەوامی ڕۆژانە نزیکەی ملیۆنی کتێب تەبعکات و ئەنێرێتە مەخزەنەکان. و لە ڕووی ئامادەکردنی کتێبەکانیشەوە ئێمە کۆمەڵی گۆڕانکاریمان کردووە. تقریباً لە من بە حقەتیانی منەوە 6 مانگە بەڕێوەبەری گشتیم لەم وەزارەتەوە بۆ بەڕێوەبەری گشتی پرۆگرام دەست بەکار بوومە. توانیمانە 4 کتێبی کۆمپیوتەر ئامادە بکەین بۆ 7 و 8 کە بۆ 10 و 11ش لەبەرەوەی خۆتانزان ساڵانی داهاتوو خەڵکێکی زۆر گلەی و بناشتە بوو کە کتێبە کۆمپیوتەرەکان زۆر کۆن و بە مەلزەمە ئەدرێتە قوتابی و خوێندکاری خۆشەویست. بەڵام ئیمساڵ کردمانە کتێبێکی ڕەنگا و ڕەنگی جوان و هەروەها کتێبی بەها کۆمەڵایەتیەکان 1 بۆ 9 جێگەی کۆمەڵە کتێبەگرێتەوە. ئەوە بەردەستی قوتابیان و خوێندکارانی خۆشەویست دەکەوێت. و هەروەها کتێبی کوردی پۆلی 2 بنەڕەتی کە ساڵانێکی زۆرە خەونی پێوە بینین بە تێست خستمانە بەردەستی قوتابیان و خوێندکارانی خۆشەویست لە 50 قوتابخانەی هەرێمی کوردستان دەخوێنرێ و پێداچوونەوەیەکی زۆرمان کردووە بە کتێبەکانی بابەتی کۆمەڵایەتی و کتێبی 1 بۆ 9 بۆ تا 9 پەروەردەی ئیسلامی توانیمە سەرجەم کتێبەکان بگۆڕین لە ڕووی کوالیتۆ لە بەرزکردنەوەی ئاستی ناوەڕۆک و تێست و بەرگ و لە هەموو بوارەکانیوە. بەڵام ئەوە ئێستاکە خۆتان نەزانن ئەو کتێبانە بە جۆرێکی جوان ئیشەڵڵا بەردەستی قوتابیان و خوێندکاران و مامۆستایانی ئازیز دەکەوێت. بەڵێ قوربان ئەو گرنگترین ئەو گۆڕانکاریانی کە لە ناوەڕۆکی کتێبەکانە کردوتانە بە تایبەتی تۆ ئاماژەت بە کۆمەڵێک کتێبدا کە ئەو کتێبانە نوێن بۆ خوێندکاران و بۆ قوتابیان کە ئەم ساڵ دەیخوێنن. لە ناوەڕۆکی کتێبەکانی ترا لە ناوەڕۆکی پرۆگرامەکانی ترا هیچ گۆڕانکاریە کراوە بۆ خۆناغەکانی تر؟ بەڵێ حقات مەسەلەن بۆ نمونە کیمیای پۆلی 10 و 11 و 12 ئێوە خۆتان ئاگادارن و گشت ئەوانەی کە متابعی پەروەردە و خوێندنن. ئێمە لە ساڵانی 2008 ئەوانە عەقدێکرا لەگەڵ کۆمپانیای جیۆ لوبنانی وەختی خۆی ئەو کتێبانە هی بیرکاری و زانستەکان لەوێ تەبع دەکرا منهەجی هەرکۆردی ئەمریکی بوو. بەڵام ئەم کۆمپانیا
قفڵی ئەم کتێبانەی کردوبوو لە دوای ئەوەی عقدەکەی لە 2013 کە هەڵەشایەوە وەزارەتی پەروەردە هەمووی وەرگردۆ بەلای خۆی بەڵام ئەوان بە بەرنمەیەکی کوارگی 2010 ئەم بەرنامانیان هەموو قفڵدا بوو نەمانتوانی ئێمە لە پرۆگرام بە هیچ جۆرە دەستی لێ بدەین و بتوانین گۆڕانکاری بکەین بەڵام حقت من لە دوایەوەی کە دەست بەکار بووم لێرا لەگەڵ ستافی وەزارەتی پەروەردە و بە سەرپەرشتی برای گەورەمان مامۆستا ئالان توانیمان ئەو قفڵە بشکێنین بۆ ئەوەی لە ڕێگەی کۆمەڵێ خەڵکەوە خەڵکی پسپۆڕی خۆمانەوە توانیمان لە هەندێک شوێن پیچینیان بۆ بکەین و بۆ نمونە هەندێک فەسڵ هەیە ئەو فەسڵانەی کە مەسەلەن لە پۆلی 12 نەدەخوێنرا لە هەل لە بیدایەوەی بکێک لەوانە کیمیای مەسەلەن ناوکی لە جامعە بەندێکی ئەساسیە لەوێ ئەخوێنرێ بەڵام لێرە لە پۆلی 12 تەرکە کرا بەڵام هاتوین پێداچوونەیەکی زمانەوانی و گۆڕانکاریمان تیا کرد بۆ ئەوەی بگەڕێنەوە ئەم فەسڵانەمان گەڕانەوە شوێنی خۆی ئەم سێ کتێبە هاوسەنگ نەبوون وەکو یەک بۆ نمونە مەسەن کتێبی پۆلی دە ژماری لاپەڕەکانی کەم بوو 12 هەروەها کەمتر بوو زیاتر بوو لەو 12 لە هەمویان زیاتر بوو 11 تقریبان لە بینابوو بەڵام هاتین هاوسەنگمان دروست کرد بەندمان لە پۆلی 11 هێناوە پۆلی دە لەو پۆلی 12 دوو بەندمان هێناوە پۆلی 11 ئیسا هاوسەنگمان کردووە و تەبع کراوە هەروە بۆ کتێبەکانی تریش ناوەڕۆکەکان ئەوەی توانیمانە هەڵی زمانەوانی بووە لە ڕووی کوالێتۆ خراپ بووە توانیمانە ئەوەی پێمان کراوە و لە خیلالی ئەو مدەکەمە توانیمانە زۆر شتی چاک بکەن و ئینشاءالله کتێبێکی جوان و ڕێکوپێکەکەوێتە بەرسی تابێن خوێندکاران ئاماژەت بە بەشێکی زۆر لە گرفتەکانی ناو پرۆگرامەکانی خوێندن کرد دەتوانین بڵێن لە ئێستادا بوو گۆڕانکارانی کە لە پرۆگرامەکانی خوێندندا کردوتانە لەسەدا چەندی گرفتەکانتان چارەسەر کردووە و سەرەکیترین یاخود دیارترین گرفتەکانی ساڵی ڕابردووی خوێندن چی بوو کە ڕوبەڕووی خوێندکاران بوونەوە بەدەر لە ڤایرۆسی کۆرۆنا و بەدەر لە سیستەمی خوێندن بە شێوازی ئاوێتە بەڕێزم گرفتەکانی بەردەم پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان حقت با بڵێن لە کاتی دەستپێکردنی شەڕی داعشەوە بڵێن دەستپێ کرد تقریبان یەک ئێوە خۆتان نەزانن بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام یەکێکە لە بەڕێوەبەرایەتی گشتێ گرنگەکانە کە لە وڵاتانی جیهان گۆڕانکاری گەورەی پێکەن لەسەر کۆمەلگا لە هەر وڵاتێک ئەگەر بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام بکرێ بە سیستەمێکی هاودەمی ینی لەگەڵ تقریبان وڵاتانی پێشتوخوازە بگونجێت لەگەڵ سەردەما بگونجێت لەگەڵ ئەم سەدایە بگونجێت یعنی حقت ئەبێ تۆ دائیمەن لە گۆڕانکاری هەبی دائیمەن تۆ ئەبدێتی ئەو منهەجانە بکەیتەوە لە دوای تقریبان شەڕی داعشۆ ئێمە تقریبان نەمانتوانی لەبەر نەبوونی ئیمکانێتێکی زۆری ئەوێ پرۆگرام ئاسان نییە خۆتان نەزانن ئێستا حکومەت زۆربەی لە دوای شەڕی داعشۆ و بڕانی بوجەلە ئین تقریبان زۆر بایەخی درابوو ئەوەی دابینکردنی موچە و بژێوی خەڵکی زیاتر لەوە هین بکرێ بەڵام خۆشبەختانە لەم کابینە تقریبان بایەخێکی باش ئەدرێ بە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان بۆ نمونە من لە دوای ئەوەی کە ئەو شەرەفەیان پێدام و لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام بووم سیستەمی پرۆگرامیمان هەمووی گەڕانەوە وەکو جاری جاران توانیمان هەموو پارێزگاکان بە کەرکووکیشەوە بیکینێ بیبەستین بە یەکەوە بە یەک بازنە لە ڕێگەی لوجانی فەرعی و لوجانی باڵاوە ئێستا لە هەر کتێبێک ئێمە نزیکەی 1200 بەسەرەوە بابەتمان هەیە لە هەرێمی کوردستان بە 5 زمان ئەخوێنێ بە 2000 ئەخوێنێرێ ئێستا کتێبەکانی ئێمە لە کوردستانە وابزانم تقریبان لە شەرقی ئەوسەتا شتی وان نییە بەو شێوازە ئەرکمان قورسە بەڵام توانیمان لەگەڵ ئەوەشە ئەمانە هەمووی بکەینە بازنەیەکی چاک و گرەی دەین بەیەکەوە ئێستا لە هەموو بازنەیەکی ئەم کتێبانە تۆ ئاماژەم پێکردووە ئێمە لوجانی فەرعیمانەیە و سەرۆکی لوژنەی فەرعەکە لە پارێزگاکان ئەندامی لوژنەی باڵای پرۆگرامەکانی
خوێندنە لە وەزارەتی پەروەردە و لە هەمووی گرنگتر ئەوەیە سەرپەرشتیاری حەقیقی شخصی جەنابی وەزیری پەروەردەیە دکتۆر ئالان خۆی سەرپەرشتی ئەمانە ئەکا لەگەڵ بەڕێبەرایەتی کشتی پرۆگرام و لەگەڵ بەڕێبەرایەتی کشتی پرۆگرام و چاپەمەنیەکانە و هەروەها ئێمە درکمان کرد لە دوای ئەوەی کەین بوو کە بە حەقەت ینی زمانی دایک خەریکە پشتگوێ ئەخرێ خەریکە خەڵک تەوەجوهەکانی بۆ ئەوەیە کە بەرەو زمانی ئینگلیزی و گرنگی بە زمانە دایک نەدا ئێمە هاتین لە خلای ئەوە بۆ ماوەی 3 مانگە بەڕێبەرایەتیەکمان کردوتەوە بە ناوی بەڕێبەرایەتی زمانی کوردیوە ئەم بەڕێبەرایەتیە هەڵسەنگاندن بۆ هەموو کتێبەکانی پرۆگرامی خوێندن ئەکا لە ڕووی هەڵی زمانەمانیوە هیچ کتێبێک ناکەوێتە بواری چاپ ناتوانم ئێستا بڵێم هەمووی 100% ئێستا لەبەرەوەی فریا نەکەوتین بۆ هەمووی چونکە زووە کراوەتەوە و دوو کەستیا بەردەوامە بێت دوو کەس کاریتیا دەکات بەڵام لە داهاتووە ئەبێتە وەکو مؤسسەیەکی پێدێ زۆر بەهێزە بێ هەڵسەنگاندن بۆ سەرجەم کتێبەکان دەکات و هەر کتێبێکیش ئەگەر ئەوان ڕێگە نەدەن ناکەوێتە بواری جێبەجێکردنەوە و هەر ئێستایش خەریکی ئەوەکردنەوەی بەشێکی هوەری بەهێزین لە ناو ئینا کە پێشتر نەبووە ئەو بەشە هوەرە بڵێ شتێکی تر هەیە هەر سەبارەت بۆی کە تۆ باسی دەکەی لە پرۆگرامەکانی خوێندنە ینی ئێوە وەکو هەڵسەنگاندنتان کردبێ بۆ پرۆگرامەکانی خوێندن تا ئێستا ئەوەی کە لە پرۆگرامەکانە دەخوێندێ لەگەڵ ئاستی یعنی بیرکردنەوەی قوتابیان لەگەڵ ئاستی بڵێن تەمەنەکانیاندا دەگونجێ ئەگەر ناگونجێ کارتان چۆن کردووە بۆی کەوای لێ بکەن لەگەڵ ئەو ئاستەیە بگونجێ ینی هەندێک جا لەوانێ گلەی هەبێت لەوەی کە لە خێزانەکانیان لە مامۆستاکان ئەڵێن هەندێک بابەت هەیە لەوانێ لەگەڵ ئەو تەمەنیان نەبێت کە خوێندکار دەیخوێنێ یا قوتابی دەیخوێنێ ینی ئێوە کارتان چۆن کردووە بۆم لایەنە زۆر ڕاستە بەڕێزم حقات مثلەن بۆ نمونە من تقریبا پێش 3 ڕۆژ کۆبنێکمانە بوو لەگەڵ مامۆستا ئالان جەنابی وەزیری پەروەردە و هەندێک خەبیر بە حقەت یەکێک لەوانەیە کە گلەیەکان گەشتووە لای ئەو کە مناقەشەمان کرد مثلەن زانستی پۆلیەک حقەت ینی کتێبێکی گرانە و زەحمەتە و ناکرێ مناڵێک تازە قەڵەمی گردوبێت ئەو کتێبە بخێتێ بەردەستی بەڕاستی ئەبێت کتێبێک ئێستا لە ڕێگەی ئەو لوژنەی فەرعیانەی ناو مەحافەزات لە هەر 5 پارێزگاکە هەر 4 پارێزگاکە و ئیدارەکەیش کە ئیداری گەرمیانە و لەگەڵ پارێزگای کەرکووک ئێمە ئەو لوجانەمان دروست کردووە بۆ ئەوەی پێداچوونەوەی زانستی و زمانەوانی بە هەر هەمووی بکەین لە ڕووی وێنەوە لە ڕووی تێکستۆ لە ڕووی هەمووە ئینشاءالله ینی لە فترەیەکی کەمە ئەو پێداچوونەوانە تەواو ئەەکەین و لە ساڵی داهاتوە ئیشەڵڵا 2022 ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە چونکە حقات ینی ئیمساڵ هەر ئەوەمان پێکرا کتێبەکان مثلەن توانیمان بەرگەکانی بگۆڕین نوێنەکانی زۆر کۆن بوو داتاکان کۆن بوو لە بابەتی کۆمەڵایەتی توانیمان ئەوانە بگۆڕین بەڵام ئەوە جێگەی تۆمۆحی ئێمە نییە ئێمە حقات بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام ئەکەینە سیستەم ئەیکەینە تیمێکی گەورە لە هەموو هەرێم ئەو مامۆستای لە زاخۆچی وانەیەک ئەخوێنێ ئەبێ ئاگای بێت لەوە بێت کە لە خانەقیش چی ئەخوێنێرێ ئێمە هەمووی ڕەبتی پێکەین لە خانەقی تا زاخۆ بۆ ئەوەی بتوانین هەموو سیستەمی پرۆگرام بە یەکۆ ببەستین یەکی بخەین یەکخستنی پرۆگرام زۆر گرنگە لە هەموو هەرێم وتنەوەی وانە و یەخستنەوەی ئەوە هەر زۆر گرنگەیەکێکە لە ئەرکەکانی بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامە و سەرپەرشتیار و بەڕێبەرایەتی گشتیەکان من لە راوەسپاسی بەڕێبەرایەتی گشتیەکانی ناو پارێزگەکانەکەم کە هاوکاریێکی زۆریان کردبووین لەم بابەتە لە ناردنی ئەو خەڵکانە لە تەرشیحکردنی ئەو خەڵکە پسپۆڕێ بەتوانانەی کە کردویانە بەو لوژنانە بڵێ مامۆستا حەسەن وەکو دۆپرسەر بۆ بەڕێزت باس لە چاپکردنی ژمارەی زۆر لە کتێب کرد بۆ ئەم ساڵی نوێی خوێندن کۆلیتی چاپەکان چۆنن کۆلیتی کتێبەکان چۆنن و هەروەها کتێبەکان لە ناوخۆی کوردستاندا چاپ دەکرێت یا خول لە دەرەوەی کوردستاندا من بیدایی دەست پێی قسەکانم باسی ئەوەم کرد
وەکو دەستکەوتێکە بۆ و کابینە حقت ینی ساڵانی پێشتر ئەم کتێبانەیە لە تورکیا تەبعکرا، هەندێکی لە ئێران تەبعکرا، هەندێکی لە ئیمارات تەبعکرا، هەندێکی لە لوبنان تەبعکرا، بەڵام ئینساڵ وەزارەتی پەروەردە توانی عەقدێک لەگەڵ کۆمپانیایەکی ناوخۆی بکە، مەطبعەیەکی ئەملاقیان هێناوە ئێستا کە دەست بەکارە کتێبەکان تەبعەکە. چیتر کتێبی ئێمە لە دەرەوەی هەرێم بە هیچ جۆرە تەبع ناکرێت. ئەو مەطبعە لە زەمانێکی قیاسیە توانیان ئەو مەطبعەدا بمەزرێنن، ئێستا دەست بەکارن، عەقدیان لەگەڵ وەزارەتی پەروەردە کردووە بە سعرێکی زۆر گونجاو و زۆر لە سعرەکانی ساڵانی پێشتر، کەمتر لە ساڵانی پێشتر، و ئێستا الحەمدولیلا کتێبەکان لە بەردەستی خۆمانایە، خۆمان تەحکومی پێکەین، هەر دقەیە بمانوێت، هەر کاتێک بمانەوێت چی کتێبێک تەبع بکەین، چی تەبع نەکەین، مەطبعەکە لە بەردەستی خۆمانایە. ئەوە طبعاً خۆی ئەوایە ئاوا ببێت، ئەینا تەبعی کتوبی خوێندن نابێت لە وڵاتان بکرێ، ئەبێ لای خۆت بکرێ، و ئینشاء الله کتێبێکی جوانەکەوێتە بەردەستی قوتابیان و خوێندکارانی خۆشەویست. و خاڵێکی گرنگتریشەیە لەوە حەزەکەم بە بۆتان ئەوش ئیزافە بکەم، ئێمە پرۆسەیەکی تریشمان ئەنجام داوە، ئەویش گۆڕانی کتێبی ئینگلیزی بە حەقەت ئێمە لە 2013ەوە کۆمپانیای ماکمیلان هیچ ڕەبتێکی بە ئێمەوە نەماوە، ئەو بەڵێ ئەو کتێبە پرۆسەی ئەوەی گۆڕینی کتێبی ئینگلیزیە دەستمان پێ کردووە، هەموو مەراحلەکانی خۆی تەواو بووە، ڕێکارەکانیمان گەیانشتە کۆتایی لە لای پرۆگرام لە وەزارەت، ئێستا لە بەردەستی بەڕێزانە لە ئەنجومەنی وەزیران دراستەتی ئەکەن و هیوادارم بە زووترین کات ئەو ڕەزامەندی بێت. ئەگەر ڕەزامەندی بوو لە 2022 ئەکەوتە بەردەستی قوتابیان و خوێندکاران لە دوای ئەوەی پرسیژنمان لەگەڵ کۆمەڵە شەریکاتی عالەمی توانیمان لەو کۆمپانیا گەورە عیملاقانەی زمانی ئینگلیزی توانیمان 5 کۆمپانیا بگەێنینە شۆڕستی نهایی، تو ئیسا لە ئەنجومەنی وەزیرانە بۆ ئەوەی یەکێک لەم کۆمپانیانە اختیار بکەن و جێبەجێ بکرێت و دەست بەکار بێ بکەوتە بەردەستی قوتابیان و خوێندکارانی عزیز. بەڕێز حەسەن سەرتی بجاف بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنەکان لە وەزارەتی پەروەردە زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ لە بەیانی کورسار نیوزە لەگەڵمانە بەشدار بووی. سپاس بە بەشدار بوون مامۆستا.